بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە هێرشەکەی شەوی ڕابردووی فڕۆکە جەنگەکانی تورکیا و بە خاکسپاردنی قوربانیانی هێرشەکە پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە ناحیەی وەرتێوە لەگەڵمانە. ئازاد سڵاو لێبێت، چۆنیەتی ئەو ڕووداوەمان بواس بکەی. پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سنووری ناحیەی وەرتیان بەڵێ کاک بەختیار سڵاو لە تۆ و لە بینەران و بیستەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتن. دیارە فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەوی ڕابردوو ناوچەی باڵەکایەتی دۆڵی باڵەیان بە تایبەتی لە گوندی بەردەوام بە بەڵێ گوندی سەرکان لەو شوێنەکەوە چەند هاوڵاتێک بە مەبەستی گەشت و سەیران چوونەتە ئەو ناوچەیە شەو ماونەتەوە لە گوندی سەرکان. بەڵام فڕۆکە جەنگیەکانی تورکیا کاژمەریەک و دەخولەکی شەو ئەو خانووە بەردومان دەکاتن کەەوە ئەو هاوڵاتیانەی تیادا بووینە. چوار لەو هاوڵاتیانە کەوا بۆ گەشت و سەیران چووبوون لەوێ گیان لەدەست دەدەن. دیارە تەرمی دوو لەو هاوڵاتیانە خەڵکی ناحیەی وەرتێ بوون لێرە لەم گۆڕستانەی پشتمانەوە لەوێ کەمێک پێش ئێستا نێژران و هەروە هاوڵات دیارە ئەوانیش بۆ زێدی خۆیان برداونەتەوە لەوێ نێژراون. من کاک ئامانج وەرتیم لەگەڵایە سەبارەت بە ڕووداوەکە گەر زانیاری زیاترمان بۆ باس پێ ڕوبەڕووبوونەوەک لەو ناوچەیە هەبوو کەوا هاوڵاتیانە شەهید بوون. سپاس بۆ ئێوە هەروەک خۆشت لە هەواڵەکە ئاماژەت پێدا پێش من قسەت کرد. دیارە ئێمە لە وەرزی بەهارداین نەورۆز جژنێکی نەتەوەییە بە مەبەستی پیرۆزکردنی جەژنی نەورۆز ساڵانە لە بناری قەندیل ئاهەنگێک بۆ خەڵک ساز دەکرێت. دوێنێ خەڵکێکی زۆر لەو ئاهەنگیا بەشداری کردبوو. ئەم چوار گەنجەی کە شەوی ڕابردوو شەهید بوون ئەوانیش وەک هەر خەڵکێکی تر لە ئاهەنگی بناری قەندیل بەشداریان کردو. دواتر بۆ ئێوارە بۆ ئیسراحەت و بژودان تەبعاً هەمومان نەزانی خەڵک لە سەفرە و لە گەشت و سیاحەت ماندوو ئەبێت. لە کاتی گەڕانەوە ویستویانە لەو گوندە لابدەن. ئەم گوندە ناوی گوندی سەکرانە ببوو لە گوندی سەرکان لە دۆڵی باڵایانی سەر بە ناحیە قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی چوون لەوێ لە خانوویەکێک لەم هاوڵاتیانە ماونێتەوە. چوار گەنج بوون بەیەکەوە، دویان پێشمەرگەن دویان خوێنکارن بە مەبەستی بژودان چوونەتە ئەم خانووە لە سەعات دوو لەو هاوڵاتیانی کە شەوی ڕابردوو شەهید بوون تەرمەکانیان ئێستا ڕاستەوخۆ گەیشتەوە شاری هەولێر. داوا لە ئازاد و میوانەکەی دەکەین لەگەڵمان بمێننەوە. بەڕێزان ئەوەی ئێستا ئێوە ڕاستەوخۆ لەسەر شاشەی پێیان دەیبینن تەرمی دوو لەو هاوڵاتیانەیە کە شەوی ڕابردوو لە بناری قەندیل لە گوندی سەرکان بەهۆی بردومانی فڕۆکە جەنگەکانی تورکیاوە شەهید بوون. ئێستا دەگەنڕێنرێنەوە بۆ شاری هەولێر. دەگەڕێنەوە بۆ لای ئازاد و میوانەکەی. ئازاد ئێستا دەتوانی ئەو پرسیارانی هەتە لە میوانەکەتی بکەی دیارەدا بڕین بەهۆی گواستنەوەی مەراسیمی گەیشتنەوەی تەرمی دوو لە هاوڵاتیانە بە شاری هەولێر. ئێستا چیترت هەیە لە میوانەکەتی پرسی؟ بەڵێ کاک بەختیارە گەڕێمەوە لای میوانەکەم بەوە گفتوگۆیەکەمان تەواوکەین. بەڵێ کاک ئامانج ئەگەر زیاتر لەسەر ڕووداوەکە قسەمان بۆ بکەیت. هەروەک ئاماژەم پێدا بەهۆی بردومانەکەەوە ئەم چوار هاوڵاتیە شەهید بوون کە دوو لە شەهیدەکان کە سوکاری نزیکی مێنیەکیان پورزامە ویتریان ئامۆزامە. بەداخەوە ئێمە وەک بنەماڵەی ئەم دوو شەهیدێ و حەق بە خۆمان دێن بە ناوی بنەماڵە شەهیدەکانی تریش پرۆتستۆ و ئیدانەی ئەم لە
لەشکرکێشی و ئەم بردومانانی سوپای تورکیا بکەین کە بە بەردەوام گوندەکانی بناری قەندیلی بە ئامانزگرتووە. دیارە سوپای تورکیا بەهانەی ئەوەیە کە بنکە و بارگای پارتیکلەکارانی کوردستان پەکەکە لەوێن، بەڵام ئەم شوێنێک کە ئەم شەو بردومانیان کردووە بە هیچ شێوەیەک بنکە و بارگای پەکەکەی لێنێ. دیارە تەنها گوندی سەرکانیش نەبووە بەڵکو گوندی وەستانیش بردومان کراوە و گوندی ماونانیش بردومان کراوە و بێزگە لە شەهیدبوونی ئەم چوار هاوڵاتیە کە دویان پێشمەرگەم دویان خوێنکار بوون، زەڕوزیانی دیکەی زۆریش بە ناوچەکە گەیشتووە. ئێمە وەک بنەماڵە شەهیدان بەتوندی ئیدانی ئەمڕۆ داوا دەکەین و داواش لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان و لە حیزبەکانی باشووری کوردستان بەتایبەت ئەو حیزبانی کە خۆیان پێ دۆستی تورکیایە داوایان لێ دەکەین هەڵوێستی تند وەربگرن و سنوورێک بۆ ئەم لەشکرکێش و بردومانانی سوپای تورکیا دابنێت، چونکە هەمومان دەزانین تورکیا وڵاتێکی داگیرکەرە تەماعی لە باشووری کوردستاندا هەیە و داواش لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بەتایبەت نەتێگرتوەکان دەکەین مەوقیفێکیان هەبێت سنوورێک بۆ دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا دابنێن. سپاس بۆ کاکامان زۆرتی نوێنەری کە سوکاری دوو لە قوربانیانی ناحیەی وەرتێ. بەڵێ کاک بەختیار دیارە بەهۆی بردومانەکانی وڵاتی تورکیاشەوە نزیک دوێنێ ئێوارە چەند ناوچەیەکی لە دەڤەری برادۆستیش بردومان کردووە و وڵاتی تورکیا بە قوڵای 15 کیلۆمەتر لە نێوخاشی هەرێمی کوردستان ئێستا چالاشی ئەنجامەدا ڕوبەڕووبوونیان لەگەڵ سەگدارانی پەکەکە هەیە و ترس و لەڕاوچەی زۆریان لای هاوڵاتیان و گونیشتینانی ئەو ناوچانە دروست کردووە کەوا بردومان و تۆپبارانی تیادا دەکاتن. سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ومەراوی لە ناحیەی وەرتێوە. ڕاستەخۆ دەچینە شاری هەولێر بۆ لای پەیامنێرمان یان پەیامنێرمان وەلی سەلیم وەردەگرین هەر سەبارەت بەو هێرشە و گواستنەوە و گەیشتنەوەی تەرمەکانە بۆ شاری هەولێر. بەڵێ وەلی